بەخوا ئەمە کەوتیانە ئەوە کە سوتاوە ئێمە هەمومان ئاگریای جا فەرقی کوڕی من و کوڕیەکێ دەرچی کوڕەکە و بینی ئەمڕۆ بەڵێ وەزئی چۆن بوو؟ لەخوا بەزیابێ کوڕم باش بوو تیوەزم باشش کرد و هیچ ئازەتیان نایوم و خواردنی باشمان هەیە سێژەمە و هیچ پێشوازەی باشیان لێ کردین و خوا هەڵ ناگرێ ئاس جەماعەتی ئازایش ئاویان هێنا بە دەممانەوە باسیەوەی کرد کە چی ئەەکەن لەوێت چیان لەگەڵا باسی لە خاوشان هیچیان ئازیەتیان نانوتی هیچ ئازەتیان ناوەڵە چەندێک بینیتان چەند دەخەل لەوێ 20 دقەیەک دانیشتین لایەن ئیتر بڵاوەمان لێ کرد حافزیان کرد و بڵاوەمان ڕەنگ و ڕووی چۆن بوو؟ بڵا لەخوا بەزیای باش ئێوە لەخوا بەزیابە لەو حاڵەتەوە حاڵەوە ڕەحمی خوایەوێ ئێوە چەندێک بە دوایە گەڕان وەڵا ئێمە تقریبەن ئەو ڕۆژەنە دووەم ڕۆژ خەبەرمان زانین کە گیراون وتیان جەماعەتێک گیرا بە فەیسبوک وڵاو بووبووە ئێتر ڕسمەکەمان بینی لە جەماعەتێکا بوو ئێتر بڵاو بووبووە وتیان گیراونش ئەوان سەلامەتن هەان لەکانی گۆمە ئەم لە چه گروپێکا بوو کەوەکە گیرا ئەم لەم کۆمپانیای هینە بوو سویتی بێمە چی پێڵە دوو پشک یا دوو پشک دوو سویتی دوو پشک نەبوون ئەوە ئێوە زانیتان ئەو کە ئەو ڕۆژەکە و حاڵە ڕوویە کە لەوێ بوو بێت یا چی بوو؟ وەختی خۆی ئینزاریان کردبوون تیان بێنەوە بۆ ئینزار ئێتر لەوێ بوون ئەمە ناوەڕا خۆغەیمان پێ نییە بزانین ئێمڕۆ ئەو حاڵەتە ڕویان ڕوونایە خۆیان ئێتر کتۆپەر بووە یاوێن مەسەریان ئەرەواڵە کەی بەنیازن بیبیننەوە وەڵی تر ئەوە حکومت خۆی زانێ هەچ کاتێ مواژی تیان کراوە ئیشەڵیان بینین داواکاری و چییە؟ وڵات داواکاری ماوە ئیشەڵا بەم زوانە کوڕی فەقیرن هەمووی لە فەقیریا چۆ بووە بۆ حرەسی کۆمپانیا مۆمپانیا کوڕی فەقیرن داواکارم لە حکومت ئەو حەچیان دەسەڵات نییە بەخۆ کوڕی فەقیر لە فەقیریا بوون بەوە داواکارم لە حکومت ڕزگاریان کەن و چونە ماڵ و مناڵی خۆیان مناڵی هەیە؟ ئەرە وڵات دوو مناڵی هەیە ئەی ژنەکەی چای پێکەوت؟ بەڵێ ئەرە وەڵا گوزارانتان چۆنەکەم ماوەی ئەو گیراوە؟ وەڵا هەموو کەس پێی ناخۆشە بەخوا ئەمە کەوتیانە ئەوە کە سوتاوە ئێمە هەمومان ئاگریای جا فەرقی کوڕی من و کوڕیەکێ دەرچی حەج فەقینی ئێتر لەخوا بەزیابە کە سەلامەت دەرچوونەوە پێوە نەبوون و سەلامەت ئەم سەفەرە دەرچوون و خوا ڕەحمی پێ کرد ئینشەڵا بە سەلامەت و ئینشەڵا بە ئاسایی شتەیە پەڕێنن بەڵێ ئەوەی کە جوویستی بوون ئەمە باوکی یەکێک لەو دەستگیرکراوانی لالەزارە کە ئەمڕۆ سەردانی دەستگای ئاساییشیان کردووە بۆ سزنیەکانی گۆمە و چایان بە کوڕەکەیان کەوت